تۆ لە دەرەوە چاوەڕێکە. بەتەمای چی بکەیت؟ پرسیارێکی هاوبەشەکەم دەکەم. لەبەرەوەی پێشتر یەکترمان ناسی و یەکسەر دەستمە ناو بابەتەکەوە. تۆ یەخەی من بەردە و بڕۆ، منیش یەخەت بەردەدەم. زانیمان جەنابەت دەست درێژە، بەڵام ئەگەر بێت و درێژی کەی ئەوە تۆقاتی من لە هی تۆ بەهێزترە خاڵەوە. زانیم پیاوەکانی تۆ زۆرن، بەڵام گەر بمەوێ بە تەنیات چارەیان دەکەم. تۆ پیاوێکی بە حساباتی، ئەویشمان زانی. باش پیلان بۆ یاری دادەنەی، بەڵام گەر لە کەلێنێک گیر بووم یاریەکە تێک دەدەم خاڵۆ. سابەکە من تێناگەم عومەر تۆی لە من هەنداوەیان، بەڵام گەر تۆ هێشتا شارەزای من نەبووی ئەوە عەلی بەتەنیا پانە دەکاتەوە، بە چەک و دەمەکەش تۆ پانە دەکاتەوە خاڵۆ. ئێستا بیستت من چیم؟ بیستم برادر، من کە نان دەخۆم حەز ناکەم زۆر قسام بکەم، بەڵام ئێستا تێر بوو. ئەگەر حەز دەکەی با کەمێک شەهیە تۆش بکەمەوە. ئێستا گەر مەسەلەکە گیرکردنی پیاو وایە لە کەلێنێکەوە، ئەوە تۆ منت دەخستە کەلێنەکەوە، یانەوە تا دیسان من تۆم دەخستە ناوی ها؟ ناخاڵە. ئەگەر مەسەلە کوشتنی پیاوێک وایە لە کەلێنێکەوە، کۆڵەکەکەی پشتی خۆت لێ دەدای، یانەوە تا ئەو پیاوە نەبینراوەی کە لە کەلێنەکەوە لە پێشت بە دیار دەکەوێ برادر. یعنی ئەگەر مەسەلە گۆڵ و زگتێرکردن بێت، من نانەکەم خوارد تێریش بووم، بەڵام دەبێت تۆ حیسابەکە بدەی برادر. دڵی خاڵۆ. وەریگەرە وەریگەرە. ئەوزان تارمان باتارسن ئەردوغایرک ئەوانە خزمی منن. سەلیم داداش، سەبات نیشان، ئەمڕۆ ڕوت، ئەوانە نزیکترین کەسی منن. تاکیدکەوە بزانە ناوی هەموویانم نووسیوە، ناو نیشانەکانشم لابوو، بەڵام وەرەقەکە بچوو بوو جێ نەبوو بینوسم برادر. خاڵۆ ئەوە تۆ بەتەمای چی بکەیت؟ ئەگەر مەبەستت ڕۆشتن و ڕاکردنە، هەموو کاتێک بەدواتەوەم برادر. تۆ بۆ هەر شوێنێک ڕابکەی من پێشتر لەبێم. ئەگەر مەبەستی ئەمەش کوشتن بوو بێت، کوشتنی تۆ زۆر ئاسانە برادر. ڕاستیەکەی هەموو ڕۆژی چ کاتێک بمانویستایە دەمان کوشتی، بەڵام مەسەلەکە کوشتن نییە. ئەی چییە مەسەلە کوڕە؟ چییە چی؟ بۆ من هەموو شتێکت پێ ناڵم برادر، بۆ ئەم وڵامە خۆت بیرکەوە برادر. خاڵۆ من چۆنەوە قەرزت بدەمەوە؟ ڕۆژێ مەژدێ خوارزاکەم تا ئەو ڕۆژە دێ، ئەگەر ئەزەل پێت بڵێ بکوژە یەکسەر دەکوژی، بڵێ بمرە دەمری، تەواو. دەست ماز دەکەم خاڵۆ. نانانە تەواو. ئێستاژەم زەرفانە وەرگرە، هەموو ڕۆژە ئەمانە پڕکەوە و بیان نووسە، یەکسەر بۆ منیا بنێرە. چی بنووسم خاڵۆ؟ چی دەنووسی؟ لەو ڕۆژەوە ئەزەل چی دەکا؟
بیر لە چی دەکاتەوە دانە دانە بۆم دەنووسی دانە دانە بیان نووسە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکات بڵێ بڵێ خاڵۆ ئێستا وای دانێ من چوون بۆ لای ئەو پیاوە اینجا نانی ئەو بخۆم و ینی ئێستا ئەمە نابێتە خەیانەت ببێ ئاگای ئەو شت بکەم گەر هەڵام بمبورە خاڵۆ خوارزە خوارزە دڵسۆزی سەبارەت بە تۆ لەمە بە دووە ئەوەیە کە ئەگەر پێت بڵێم خیانەتیش بکە دەبێ خاین بیت تێگەیشتی دەی ڕۆڵە بەخێرچی دەی ئەوە سەیری کوێ دەکەی کوڕە ها؟ هیچ شوێنێک ئێستا بچینە کوێ نام خۆین؟ شوێنێک پێ دەزانم شوێنێکی سەلامەت نیگەران بووم تا هاتیە دەرێ ئەو هەتیوە پارەی ناخواردنەکەشی بە مندا دەی هیچ نییە هیچ کۆتاییەک لە خۆیەوە کۆتایی پێنایە هەر کۆتاییەک لە سەرەتادا ڕێگایەکی هەبووە کە بەسەریدا ڕۆیشت ئافەریم تەفۆ لە دەستی ڕامیز دەرچین و ئێستا شەو قالۆچەیە دەوێت تووشی کارە ساتێکمان بکە کەس لێرە نامان کەس لێرە سەیریشمان ناکە بەڵام من ئاوا دانانیشم سەرسەریە بە ئاواتەکە گەیشت بەڵام هێشتا شوێنێک ماوە ئەوێش تورکیایە؟ ڤارنا تەفۆ بولغاریا باوکم خۆی لە بولغاریا لەدایک بووە نیشتیمانی دیوەم پێ چۆنە؟ هەر شتێکە تۆ پێت گونجاو بێ باشە سەرکە کوڕە من پەیوەندیم پێیانەوە کردووە ئەوە هەر نازان ڕامیس مامیس چییە؟ لەوێ دەریش قومارخانەیەکی وا هەیە بەیانی هەرچی پارەیەکم هەیە ڕای دەکەیشم چعیبی هەیە بە خۆما قومارخانەیە چی دەکەینەوە؟ ها؟ قومارخانەی عەلی و تەفۆ سرەی تەفۆ باجارە لێرە دەرچین اینجا دەردەچین لێرە کوڕم دەردەچین تۆ شارەزای ئەوەی نی وەک مسکە وەک مسک بەجەو لێرە ناچێ ڕەقمە بۆ دەڵێ حکمی ئیعدامت بۆ دەرچووە جا هەر خۆی وانێ برام مادام وایە بەیانی زوو بۆی دەردەچین و بەڕێ دەکەوی ڕێک تەسلیمی ئەوانت دەکەم تەفۆ بەس نەبوو هەموو یاری بە ئێمەیان کرد بەس نەبوو هەموو شتێک بەهۆی یاریەکەی ئەوانەوە لە دەستماندا گەر پێشتوانیە بە سەفەرم و دەرگاکە بکەوە و دەفم بە بڕۆم تەفۆ یان بەیانی وەکو سەگ دەمان تۆ پێنن یان بۆی دەردەچین و دەوڵەمەند دەبین دەوڵەمەند و سەربەست دەبین قومارخانەکە دەکەینەوە لە کۆتاییدا لەو دوو شتەیە چێکیانە کامە خەونە تێ باشترە بێتە دی پێم بڵێ کاکە لە ڤارنەدا بە چ زمانێک قسە دەکەن؟ ئای بتخۆم